بەهۆی کاریگەریەکانی ئەو شەپۆلە بارانەی شەوی چوارشەممە ناوشاری کەرکووکی گرتەوە لە گەڕەکی شۆرا و ژنێک گیانی لەدەستدا و زیاتر لە 25 ماڵ ئاویان تێچووە و زیانیان بەرکەوتووە. شایەت حاڵی مردنی هاوڵاتیەکە دەڵێت قوربانیەکە دوای ئەوەی ئاو چووەتە ماڵەکەی شۆرتی کارەبا دروست بووە و بەو هۆیەوە گیانی لەدەستداوە. لە زەرەر یانی مادی ئەو ئافرەتە گیانی لەدەستدا پێشەوەی گیانیش لەدەستدا قسەمان لەگەڵیا کرد. بەڵێ خوشکەزاکەیشی لەگەڵمانە بوو قسەمان لەگەڵیا کرد لە ینی لە ڕۆژنایی پشتەوە لە بەیتونەی پشتەوە قسەمان لەگەڵیا کردمان هەوڵ ئاگادار کارەبا بە. یەکەم جاوتمان هەوڵ دەوەرە سەرەوەتی ناتوانم گیرم خواردەوە وتمان ئاگادار کارەبا بە چونکە تا ئەو کاتەش یعنی 2 سەعات بۆم لافاوە دروست بوو تا ئەو کاتەش بینی بیان ئەو چوەتە ماڵەکانەوە تا ئەو کاتە کارەباگانیان نەکوژانم بۆ دایری کارەبا تا ئەو کاتە هەر کارەبا ئیشیە کرد. ئیتر دوای وتمان ئاگادار کارەبا بە مادام ناتوانانی بی ئاگادار کارەبا بە ئیتر دوایەوە قسەی نەکردەوە قسەمان نەکردەوە لەگەڵیان دەرگاکە ئاسن بوو تا خەریک بوون دەرگاکەمان شکان یەک دوو جابان گیان کرد جوابی نەدایەوە دەرگاکەمان شکان چوومە ژوورەوە بینیم ئەوی لێ نەبوو کەوی لێ نەبوو چوومە بان خەنەفەکە کارەباکەم داگرت بۆی کارەبان نەبێ ینی ئاوەکە سەرچەنم منەمان کرد دیار نەبوو دوایەوە بینمان لەناو ئاوەکەی خەمسەڵەیە بوو لەسەر پشتیەکەم جا نەمانزانیەوە بەس دوای چەنە منەمان کرد دیار نەبوو زانیمان ئەوەی تر دەرمان کردە دەرەوە. ئاوڵاتیانی گەڕەکی شۆرا و دەڵێن چەند ساڵێکە کێشەی ئاوەڕۆی گەڕەکەکەمان بەلایەنی پەیوەندیدار گەیاندووە بەڵام داواکاریەکەمان فرامۆش کراوە. چارەسەری ئەم منطقەیە حەتاکو و مەجاریە سنووقی بۆ نەکەن قەت چار نابێ 100 چار بێ 100 پاشی کەنەوە و 100 بۆڕی بۆ دانن هیچ قیمەتی نییە بۆ ئاوی شۆرا و ئەو بەرەوە و شۆرا و ئەو بەرە و شاخەکە هەمووی ئێرە چەمە دێ لێرە خڕەبێتەوە دەبێ ئێمە سنووقەیەکی بۆ بکەن لێرەوە دەرەچێ بۆ ناو شەریکە ئەڕوان. ئەم ساڵ نەبووە ئەم ساڵ ماشەڵڵا بارانەکەی زۆر بوو لە هەموو شوێنەکان بوو ئێرەش بەدەر نەبوولەوە زۆر ماڵ ئاوی تێچوو زەرمەندی یەکەم بوون من 3 کوڕمەوە هەر 3 ماڵەکەیان هەر سێکیان زەرمەندی یەکەم بوون هیچیان بۆ نەماوە بەس الحەمدوللا سەرمان سەلامەتە بەس ئافرەتێک لەو بەرەوە کارەبا شۆرتی کارەبا کوشتی بەڕەحمەت بێ یاخوانی ئەوە ناخۆش بووە نەماڵ دنیا تاویزە بێ بس ئەکرێ ئەمە حەل بکرێ ینی ئەکرێت ینی هەموو ساڵێ ئەم بەزمە نەبێ وەڵڵاهی برام ئێمە هاوڵاتی خەرەبووی بەس ترسەکەی بە ملیار دینار تعویز ناکرێتەوە بەس ترسەکەی غێر بێزگەلەوەی کە ماڵی ڕۆیەوە و هەموو شتەکانی ڕۆیەوە. لە شاری کەرکووک هەزاران خان و لەسەر چەم و ڕێڕەوی ئاوی باران دروست کراون. هۆکاری ئەمەش نەبوونی پلانە بۆ پێدانی زەوی بە هاوڵاتیانی کرێکی و کەم دەرامەت تاکو ناچار نەبن لەسەر ڕێڕەوی چەمەکان خان و دروست بکەن و لە کاتی بارانی بەخوڕ و زیادبوونی ئاسی ئاو دووچاری زیان نەبن و ژیانیان نەکەوێتە مەترسیەوە. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.